فەرحان هەورامانی پەیامنێری دەنگی ئەمریکا لە هەڵەبجە ئەمڕۆ ڕووماڵی پرۆسەی هەڵبژارنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانتان بۆ دەکەم لە پارێزگای هەڵەبجە. دیارە هەڵەبجە وەکو بازنەیەکی سربەخۆ لەم هەڵبژارنەدا بەشداری دەکات. لە سنووری پارێزگای هەڵەبجە و بازنەی هەڵەبجەدا نزیکەی 63,000 بە شێوەیەکی گشتی لە دەنگدەران مافی دەنگدانیان هەیە. لە دەنگدانی گشتیدا 59,300 کەس مافی دەنگدانیان هەیە. لە بنکەی ئەحمەد موختاربەگی جافم لە پشتمەوە جۆش و خۆشی هاوڵاتیان هەیە بۆی بە گەرمی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن. یەکێک لەو گرفتانەی بەپێی بە دوواداچوونەکانی دەنگی ئەمریکا بە دوواداچوونمان بۆ کردووەوەیە بەکارهێنانی مۆبایلەکە لێرەش لە دەنگدانی گشتیدا بە هەمان شێوەی دەنگدانی تایبەت مۆبایل بەکاردێنرێ. ئەمە جێگەی سەرنجی ئەو ڕێکخراوانەیە کە چاودێری پرۆسەی دەنگدان دەکەن و بەشێکی تر لە گرفتەکان لۆد هەیە لەسەر ئامێرەکان. ئەوە تیمەکانی کۆمیسیۆن سەرقاڵی ئەوەن و نەخوێنەوەی پەنجەمۆری دەنگدەران بەشێکی دیکێ لە گرفتەکان. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ وسامە عیززەت بەرپرسی بنکەکە گفتوگۆ دەکەم. کاک وسامە دەمەوێت پێم بڵێ بە شێوەیەکی گشتی ئەو گرفتانی کە لێرە هەن چۆنین و پرۆسەکە چۆن بەڕێوە؟ سوپاس بۆ خۆ تا ئێستا ئەوەی کە هەیە پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوەچێت. وەکو گرفت لە ناو ئامێرەکان هیچ جۆرە گرفتێکمان نییە، هیچ جۆرە گرفتێکی تەکنیکی چ لە ئامێر چ لە ئالێتەکە ڕووی نەداوە. کارمەندەکانیشمان بە جۆرێکە لە ئیجرعات پێیان وتراوە تەعاملەکەن لەگەڵ دەنگدەرانە و کیانی سیاسی و چاودێری ڕێکخراوەکانیش چاودێری پرۆسەکەکەن. تا ئێستا هیچ جۆرە سکاڵایەک تۆمار نەکراوە، چ لەلایەن دەنگدەرەوە بێت یاخود لەلایەن کیانی سیاسیەوە بێت، هیچ جۆرە سکاڵای تۆمار نەکراوە. ئەوەی کە دیارە زیاتر جۆش و خۆشی هاوڵاتیانە کە ڕویان لە بنکەکانی دەنگدان کردو وای کردووە قەرەباڵخی لە ناو بنکەکانە دەرکەوێت. سعات چەند بەردەوام دەبێت و لە سعات چەندەوە پرۆسەکە دەست؟ دەنگدان ساعت حوتی بەیانی دەستی بە پرۆسەکەی دەنگدان کراوە تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوامە بێت و کاتژمێر 6 ئێوارە کۆتای بە پرۆسەکەی هێنرێت. سپاس بەجانش. بەڵێ ئەمە قسەی بەرپرسی بنکەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان بوو لە پارێزگای هەڵەبجە. ئاماژەی بۆ کرد پرۆسەکە بە باشی بەڕێوە دەچێت و لەلایەن تیمەکانی کۆمیسیۆنەوە هەر سکاڵایەک هەبێت لەسەر پرۆسەکە وەردەگیرێت. ئەمە بە شێوەیەکی گشتی زانیاریەکانی پرۆسەی دەنگدانی تایبەت بوو لە هەڵەبجە.